بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، دوا عەسری جومعەیە و هەمومان دڵمان پێویستی بە سەڵەواتە بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، بۆیە بە ناخ و دڵمان هاوارەکەین خوایە بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە، بە ئەندازی بارانی باریوی ئەمساڵ، بە ئەندازەی چرۆی دارەکانی ئەمساڵ، بە ئەندازەی گیای زەدبووی ئەمساڵ، بە ئەندازەی هەناسەی هەموو مەخلوقاتت، بە ئەندازەی ژمارەی هەسارەکانت سەڵەوات بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنێرین. خوایە پێ بگەیەنە و یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم هەموویان لە دەوریا جەمیان کردبوو. ئەیانویست بزانن باشترین کەس کێ چاکترین کەسە، کێ ئەفضەل الناسە. بڕواکەن چۆن ژیانی ئێستەی ئێمە خۆمان ئەبینین، سیرەکەین بزانین کێ مادەی زۆرە، کێ سیارەی باشی پێ، کێ خانووی جوانترەوە، ئەزانین ئەو ئەفضەلترە. ئەصحابی ڕەسوڵ الله صلی الله عليه و آله وسلم هەمیشە ئەگەڕان بزانن چه عیبادەتی ئەیانکا و باشترین کەس عەوداڵی عیبادەت بوون. بۆیە فرسەتیان هێنا لە مەجلیسەکە، ڕوویان کردە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم و عەرزیان کرد ئەی الناس ئەفضەل، کێ باشترین کەسە. لە ڕوایەتێکە من هو ئەفضەل الناس، کێ لە هەموو کەس زیاتر گەورەتر و فاضلتر و بەڕێزترە. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ڕووی تێکردن فەرمووی دوو صفت: كل مخموم القلب صدوق اللسان. هر کس مخموم القلب به صدوق اللسان. أصحابش سيري يكتريان كردو فرمويان يا رسول الله صلى الله عليه وآله وسلم صدوق اللسان نعرفه، أزانين أو كسي الزمان الرازقو به أو أزانين، بس مخموم القلب يعني شي. فرموي مخموم القلب كي هو التقي النقي لا إثم فيه ولا بغي ولا غل ولا حسد. فرموي مخموم القلب كسيكا دلي تقية واتا ولا جناه دلي خوي أبارزه، أم دل شوازك لقل جناه كان أشنانية. أم حديثة وناقاني إنساني وصلمان إثر هيج جناه نكنا، أم دلا تقية واتل خوي زور أترسي بجناه أشنانية. لو أشياء ما توزع بلا ما أنا وزحمت بيتشون دل بجناه أشنانية. زنان أفرمون أجر كسيك زناي نكرد بزناني تعبيري خو أفرمون أجر كسيك زناي نكرد بحياتي خونا بينا بزناو أبد. گەنجێکە تازە هەڵدێت خێزاندار نییە، بە حەیاتی مادام تەسەووری نەکردووە، مادام نەیبینیوە، مادام نەیکردووە، بە هیچ شێوازێک ئەو خەوە نابینێت، چونکە بۆ لە دڵی ئەم جۆرە گوناهە نییە. کوشتنی ئینسان طبعا هەندێک لەم بەڕامیجە ئەوانە کە هاتوون زۆر زەرر لە گەنجی ئێمەدەن، لە مناڵی ئێمە لە ئایندا، چونکە لە خەیاڵی گەنجەکە کوشتن دروستەکە، کوشتنی مرۆڤ دروستەکەن، پۆ بژی و ئەم یاریانەی کە هەن ئەنواعی جۆری یاری. کەسێک کە ئەم فکرە و خەیاڵەی نییە، بە حەیاتی خەیاڵی کوشتن بە دڵیا تێپەڕ ناکە، بۆ بیر ناکاتەوە شەو تابانی چۆن خەڵک بکوژم، چی بکەم، چۆن عەزابی خەڵک بدەم. ئەمە لە صفەتی ئەم نییە. بۆیە دڵی تەقی ئەم دڵەیە کە گوناه تایە ئاشنا نەبوو، چەکەرەی نەکردووە. ئیمامی غەزالیە فەرمێ ئینسان دڵی یەکەم جار کە گوناهێک ئەکات وەک وایە تۆ بخەیتە ناو زەویەکەوە،
ئەگەر فریای کەوێ هەر بە ئاسانی کاتێککە بچووکە بژاری ئەکات و لە کۆڵی ئەکات و ئەگە ناوردەوەدە گەورە ئەبێتە دارێکی گەورە جاریوە هەیە بە ئاسانی هەڵ ناکەندێ بڕینی ئەوێ هەڵکێشانی ئەوێ ماندووبوون ئەوێ تا لەو گوناهە نەجاتی بێ بۆیە دڵی تەقی بریتە لەو دڵی کە ئاشنایە بەخوا گوناه ناهێڵە چەکەرەکە لێرە زوو هەڵیان ئەکێشە و دەریان ئەکێش دووهەم صفەتی نەقی ئەم دڵە زۆر ساف و پاکە نقطەیەکیشی پێوە نییە بێگەردە گەردێکی پێوە نییە دڵێکی زۆر ساز و ئامادەیە محەبەتی خوا پڕە محەبەتی ئیسلام و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پڕە محەبەت بۆ هەموو مەخلوقاتی خوا پڕە ئەم دڵی نەقیە تعریفی نەقی زیاتر ئەم فەرمایشتە کردوێتی کامەیە فەرمێتی لا ئیثمە فیه ئەو دڵەیە کە گوناه تایە گوزەر ناکە تێپەڕ ناکە تایە ناوەستێ کاک ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خۆی لێ بێ قسەیەکی هەیە ئەفەرمێ ئەمە پیاوانێکمان ئەوێ بۆ هەڵگرتنی خلافەتی ئیسلامی و گێڕانەوەی حکمی خوا و عەدالەتی خوا لەسەر زەویە کە گوناه بە دڵیانە خەتەرە نەکە خاتراتیان گوناهی تیانە ئێمە زۆر کات باسی خەیاڵمان کردووە خەیاڵی تۆ بریتە لە کەسایەتی تۆ خەیاڵی تۆ بریتە لە کەسایەتی تۆ خەیاڵت بەکوێ ئەگوزەرێ تۆ کەسایەتەکەت بەو شێوازەیە ئەگەر لە خەیاڵتە دزیت کرد دڵنیا بە صیفەتی دزیت لە تۆیە هەیە لە خەیاڵە زینات کرد دڵنیا بە صیفەتی زینا لە تۆیە هەیە لە خەیاڵە کوشتنت کرد کەسێکت کوشت دڵنیا بە لە صیفەتی تۆیە ئەمە دروست بوو پێویستی بە چارەسەرە ئەو دڵی مەخمومە خامە هەندێک جار ئەڵێن ئاڵتوونی خام نەوتی خام یعنی هێشتا هیچ دەستکاری نەکراوە پاک و بێگەرد و جوانە ئەم دڵەیەکەوە گوناهی تیان نییە بەغی تیان نییە حەز بە تەجاوز لە حەقی خەڵک و حەدی خەڵکە ناکە بەغی تیان نییە زیادە ڕەویکردنی تیان نییە پەلاماردانی خەڵکی تیان نییە دڵی شەو هەتا بەیانی خەیاڵکە چۆن فڵانە دراوسێم و فڵانە خزم و فڵانە هاوباخم و فڵانە هاوماڵم و فڵانە هاو بازرگانم چۆن بیشکێنم ئەمە لە صیفەتی ئینسانی موسڵمان نییە ئەمە ئەفضل نییە چەندێ ئەم صیفەتانە تیا بێ ئەفضلێتێک کەمە بێتەوە چەندێ نەبێ ئەفضلێتێ بەرزە بێت ئەمە قاعدەی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم ولا غل ئەم دڵە ڕقیت یعنی ڕق بڕواکەن ئێمە لە زەمانێکە ئەژین ئینسان شەرمەکات موسڵمانان ڕقمان لە یەکتر ئەبێ هەمووی گروپی بچووک هەندێک جار ئەموت کام گروپی موسڵمانان یان کام حیزب زۆر گەورەیە لەناو موسڵمانانە لە جیهانی ئیسلامیە بەس باسی کوردستان ناکەم ئەم دەردانەکە عارستانەکەم ئێرە نییە هەموو عالەمی ئیسلامی گرفتار ئەموو ئەگەر حیزبە گەورەکان بخەیتە ناو حەجە و نەبێ لە ناو حەجە و لە ناو ئومەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وآله وسلم ئەم غیل و حەسەد و ئەم ڕقەی کە لە دڵمانە دروست بە بەرامبەر بە یەکتری زۆر کادووە ئەزانین دینداریە وهم يحسبون أنهم يحسنون صنعا والله جاري وها إشي بأشكي وأزاني إشي بأشكي لبردم خويا شرمزاري چەند گەنجمان هەیە هەموو کاتەکانی خۆی عمری خۆی بە خەڵکەوە بە موسڵمانانەوە سەرفەکە دەبرێت بیر کاتەوە چۆن ئومەتی ئیسلامی ڕزگارکە یەت فڵانە موسڵمان ئەوەی تەواو نییە فڵانە موسڵمان ئەم شتەی تەواو نییە کاری ئێمە بۆتە خۆخۆری ئەفضل موسڵمان ئەوەیە دڵی یەک غیلی بەرامبەر بە هیچ کەسێکاتیانە هەر ڕەنگێکی هەبێ مەڵێ ئەوە سەلەفیە ئەوە سۆفیە ئەوە جیهادیە ئەوە حیزبیە ئەوە لا حیزبیە ئەوە نازانم ئەنواع و ئەشکاڵ ناو لێگەڕێ لێ بڵێ ئەم کەسە ئەهلی قیبلەیە ئەهلی قیبلە نییە ئەم دڵی کە ئەهلی قیبلەی خۆشەوێ ئەمە تەواوە ئەمە ئەو کەسەیە کە ئەفضل الناس و گەورەترین کەسە والله غل لە دڵی ئینسانە هەموو ژیانی ئەفەوتێن حیاتی هەمووی تەواوەکە تەسەوورکەن ئەو کەسانە کە بە ڕقەوە ئەژین دائیمە بچووکن ئەسا ئێمە بۆچی لە میلەتی کووردا گیرۆ دەبووین گیرمان خواردۆ نازانین چی بکەین یانی لە دەست عەقڵی بچووک و عەقڵی پڕ غل ئەوانە ئەفضل ناس نین سیرەکەی
کەسێک خوا گەورەی ئەداتێ ئەی کاتە گەورەی حیزبێ ئەی کاتە گەورەی گەلێ کەچی خۆی بچووکە کاتەوە جاری وا هەیە لەسەر کۆمنتێکی ناو فەیسبوک لەوە چێ شەڕە دروست بۆ چونکە بچووکە ئەفەرمێ مامۆسای خاڵ کەسی مرد و نامرد باسەکە طبعا ناڵەی دەروون کتێبێکی مامۆسای خاڵە کتێبێکی زۆر گرنگە خۆزگە هەموو گەنجێک ئەی خوێندەوە یەکەم ئەدەبیاتی کوردی زۆر ئەو کەسە بەرزەکاتەوە کە ئەی خوێنێتەوە دووهەم کۆمەڵە وتارێکی مامۆسایە لە ئاستێکی زۆر بەرزان نووسێتی بۆ هەموو زەمانێ و ئەزانی ئەو لەحظەیە ئەفەرمێ کەسی نامرد پارەی زۆر بوو لە خۆی ئەگەڕ سوڵتانەیە و بوو سوڵتانێکی پایە کرد لە خۆی ئەگۆڕێ عیلمی زیادی کرد لە خۆی ئەگۆڕێ جلی جوانی لەبەر کرد لە خۆی ئەگۆڕێ جاران مناڵ بووین گەنج بووین کەڵاش بەلامانەوە زۆر شتێکی عەجایب کەڵاشمان لە پێ ئەکرد خۆمان لێ ئەگۆڕە مامۆسای خاڵە فەرمێ کەسی نامرد کاتێک کە شتێک لەبەر ئەکا خۆی پێ ئەگۆڕ کەسی مرد نە لیباس و جلی نە عیلم و زانستی نە پلە و مەنسەبی نە پارە و داراییەکەی بە هیچ شێوازە وای لێ ناکە لە خۆی بگۆڕێ ئەگەر ویستت بزانی کەسێ لە کورسەکەی گەورەترەیە کورسەکە لەو گەورەترە سەیری تەسەڕوفاتی کرد ئەگەر بە کورسەکەەوە خۆی گەورە کرد ئەوە لە کورسەکەی بچووکترە ئەگەر کورسەکە بەوە گەورە بوو اینجا ئەو کەسە گەورەیە بۆیە ئێمە غیل لەناو ئەم میلەتە ئەبێ لە ناخی خۆمانە هەڵی کێشین ئەهلی مزگەوت ئەهلی خواناسی عاقبەتی ئەم وڵاتە عاقبەتی ئێمەیە ئەبێ غیل لە دڵمانە هەڵکێشرابێ ئێمە چەند جارێک لە با بڵێن مێژووی ئیسلامی دوای خلافەتی ئیسلامیە و هەندێک زمانی خلافەتی ئیسلامی سێرەکەین کۆمەڵی مەجموعەیەک دەسەڵاتیان گرۆتە دەست لە شوێنێکە موسڵمانەکانی ترە هەموو دەرکردو کە ئەمە لەوە چێ یەهودی مەسیحی هەموو جێگەی بوو بێتەوە لە ژێر ئاڵای ئەوانە بەڵام موسڵمان جێگەی نەبووەتەوە ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەو غیلەیە کە لە بین یەکترە هەیە ڕقمان لە یەکتر ئەبێتەوە بەخوا ئیمانمان سەلامەت نابێ هەتاوەکو ئەم دڵە ساڵ نەبێ بەرامبەر بە یەکتری بۆچی خوای گەورە نەسرەتمان نادات و ناینەوە سەر دەور بۆچی خوا تعزیزمان ناکا بە نەسرەتی خۆی و تەمکینمان ناکا هۆکارەکەی ئەم غیلەیە ئەم ڕقەیە لە دڵمانە بەرامبەر بە یەکتری چەند موسڵمانمان هەیە لە کوردستانە شەو دەست بەرز کاتەوە بگریە خوایان هەمومان پێکەوە یا ئیلاهی لە بەهەشتا ڕێمان کەرەوە خوای هەمومان پێکەوە لە خزمەت پێغەمبەریان صلی الله عليه وسلم بمان حەوێنەرەوە یعنی بینیت موسڵمانەکە لە هاو حیزبی خۆت نییە هاو فکری خۆت نییە هاو مەشربی خۆت نییە هیچ ڕبتێکی بە تۆوە نییە خۆ ئەهلی قبلە و سەر ئەخاتە زەوی بۆ خواکەی تۆ چۆن ئەبێ غیل لە دڵتا هەبێ بەرامبەری قلبي مخموم كي يا رسول الله صلى الله عليه وآله وسلم كوتا خال أفرمي لا حسد نابي حسد للضل يا هبي أما صفتي إنساني إيمان داره هارشتي كدبين كسي كدبيني نبوبو خوايا بيدره كبينيت هبويا خوايا بوي زيادك بركتي تيبخ حسد نابي للضل هبي إمام غزالي أفرمي حسد لبيني أقرانا دروسة بي هەموو فیتەرەکان پێکەوە هەموو مەلاکان پێکەوە هەموو شێخەکان پێکەوە دراوسەکان پێکەوە هاوکارەکان هەموو پێکەوە ئەمانە پێکەوە حەسادەت لە بین یەکترە دروستەکە حەسەد لەویا دەرەکەوێت تۆ بڵێ وەڵا کاکێکیان من حەسادەتم نییە لەگەڵ سەرۆکی وڵاتە ئەخە تۆ سەرۆکی وڵات نی کاتێککە سەرۆکی وڵات بۆ کاتە حەسادەتت نەبێ هەر کەسەمان لەگەڵ پێڕی خۆیە کۆمەڵی خۆیە حەسود نەبێ بەیانی دوکانەکەتت کردەوە ئەم بازارە چەند کەسی تایە پێڵاو ئەفرۆشێ خۆی بۆ خاتی گەورە خۆ ڕسقی هەر هەمویان زیاد کرد سەمونخانەکەتت کردەوە خۆی داوا لێکەم بە گەوری خۆ ڕسقی هەر هەمویان زیاد کرد هەر کارێک لە کارەکەی خۆت هاوێنەکە دوعای خێریان بۆ بکە ئەمە دڵی ئینسانی موسڵمانە زەڕێ نابێ حەسادەتی تیابێ والله جاری وهەیە ئەبینی براو خوشکێک چەند بە مناڵی بەو خۆشەویستە لە ماڵێکە گەورە بوون لە ژێر نەز و نیعمەتی دایک و باوکێکە لەسەر شتانێکی بچووک حەسادەت وایان لێەکە ڕقیان لێک ئەبێتەوە قسە لەگەڵ یەکتران ناکەن و مەشاکیلی گەورە لە بینیانە دروستە بێ سبحان الله ئەمە خۆشەویستەکانن لێرە ئەبەو کەیفیەتەن ئەی چۆن لە قیامەتە شەفاعەت بۆ یەکتر بکەن حەسادەت
ئاگرێکی زۆر خەتەرە بۆ کردەوەی ئینسان. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ چۆن کۆمەڵێ دار کۆ ئەەکەیتەوە ئەیان سووتێنی ئاگر وردە ئەیان کاتە خۆڵەمێش ئەفەرمێ بالضبط ئاوا کردەوە ساڵحەکانت حەسادەت وەکو ئاگرەیان کە بە خۆڵەمێش و نایان هێڵ کردەوە ساڵحەکانت جوانەکانیان ناساڵحەکان نا کامەی زۆر جوان و قبوڵە ئەویان ئەبەو شێوازە ئەسووتێنە و نایهێڵێ. لەو ئەچێ ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زەحمەت بێت تەنفیسکردنی و تەطبیقکردنی لەم ڕۆژگارە سەخت و پڕ لە گوناه و تاوانکاریە. تۆزێکمان لە ڕەمەزان ماوە هەنگاو ئەنێن بەرەو ماڵ ئاوایی ئەم مانگە پیرۆزە تخوا وەرن با پێکەوە ئەم چەند ڕۆژەی ڕەمەزان کەماوە بڕیار بدەین سەدوق لیسان بین هەموو شەیەک زۆر ڕازگۆ نەبین تایە زۆر ڕاست نەبێ یەقینمان نەبێ لەسەر ڕاستەتی لە زمانی ئێمە نێتە دەرەوە سەواء ئیخبارە هەواڵە سیاسەتە هەرچی هەیە دوو وەرن تخوا بە مەخموم القەلب بین دڵەکانمان لەم ماوەیە گوناهێک نەکرد نەقی بێ ساف بێ پاک بێ تخوا بە خەیاڵی خراپ نەکەین و گوناه بێرە گوزەر نەکە تخوا وەرن با تەجاوز لە حەدی یەکتر واز لێبێنین غل و ڕق واز لێبێنین حەسادت لە بین یەکترا واز لێبێنین خۆ ئەگەر هەموو عمر پێمان نەکرێ ئەکرێ ئەم چەند ڕۆژەی ڕەمەزان کە باقیە وەکو ئەصحابی ڕەسوول الله صلی الله عليه و آله وسلم بە دوای باشترین کەسا بگەڕێن و خۆمان بکەینە باشترین کەسێک لەسەر زەویەکەی خوایە گیان. ئێمە گوناهی زۆرمان کردووە 11 مانگ گوناهمان بەرز کردەوە ئەوە مانگی ڕەمەزانە و ئەمڕۆ ڕۆژی جومعە و ڕۆژێکی زۆر مبارەک و شەوانی قەدر و ڕۆژانی قەدرە یا ئیلاهی بە زمانی بە ڕۆژەوە هانامان بە گەورەی تۆ هێناوە خوایە بۆ خاتری گەورەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ڕەبی خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە خوایە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد خوایە عەفومان کە یا ڕەبی خوایە دڵەکانمان پاککەرەوە تو گەورەی خۆت زمانەکانمان پاککەرەوە خوایە ڕق و کینە لە دڵمانە بەرامبەر بە هیچ موسڵمانە مەهێڵە پەروەردگارە دڵەکانمان ئەدەینە دەستی تۆ سپاردە لای تۆ زایە نابێ یا ئیلاهی دڵەکانمان ساغکەرەوە بۆ خۆت یا ڕەبی خوایە گوناه لە دڵەکانمانە مەهێڵە پەروەردگارە ئەو گوناهانەی چەکەرەیان کردووە لە دڵمانە ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لە چنگیان ڕزگارمان کە خوایە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لە گوناهی باوکو دایکمان ببورە یا ڕەبی خوایە دەرگاکانی خێر بەسەریان ئەبکەرەوە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە یا ڕەبی پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت پەروەردگارە هەر کەس لە ژیانە پیاوەتی و چاکەیەکی لەگەڵا کردوین خوایە لە گوناهی ببورە هەر کەس ئەمان ناسێ ئەی ناسین پەروەردگارە لەسەر جەم گوناهەکانیان ببورە یا ڕەب العالەمین خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت مردوەکانمان هەمووی چاوەڕێی ئێمە ئەکەن خوایان ئارامی خۆت بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە پەروەردگارە دایک و باوکێکی زۆر هەن کەس نییە دوعای خێریان بۆ بکە و ئێمە لەم منبەرەوە هاوار بۆ لای تۆ ئەهێنین خوایە لەسەر جەم دایک و باوکەکان ببورە یا ڕەبی خوایە ئیماندارانێکی زۆر هەن لەناو گۆڕەکانیانە لە یاد کراون کەس نییە دوعایان بۆ بکە یا ئیلاهی ئێمە لێرەوە هاوار بۆ لای تۆ ئەهێنین لە گوناهی هەمویان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە پەروەردگارە ئێمە فەقیری بەردەم دیوانی تۆین فەقیری بەردەم ماڵەکەی تۆین یا ئیلاهی تۆ زۆر دەوڵەمەند خوایە گرفتەکانمان چارەسەرکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە پەروەردگارە لاوەکانمان هەر هەمویان بخەرە ناو ماڵی خۆیان یا ڕەب العالەمین خوایە کوڕانمان کچانمان بە حیا و حرمەتەوە بخەرە ناو ماڵی خۆیان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەوەی مناڵی نییە مناڵی پێعەتاکە ئەوەی مناڵی هەیە مناڵی ساڵحکە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە خوای گیان ئەوەی قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەوەی کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە ئەوەی هەبوو دەوڵەمەندە بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەریا ببارێنە یا ڕەبی خوایە ئەو دەوڵەمەندانەی لەم کاتی وەزع و ناڕەحەتیە خوایە بەهانای موسڵمانانەوەیان خوایە بەهانایانەوە وەرە
یا ربی پەروەردگارە ئەو بەڕێزانەی دڵی فەقیر و هەژاری ئەم وڵات و نیشتیمانە ئاوەدان ئەکەنەوە خوایە ماڵیان ئاوەدان کەرەوە، خوایە گۆڕیان ئاوەدان کەرەوە، خوایە لەژێر سێبەری عەرشی خۆتە حەشریان کە. یا ربی خوایە داوان لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین، خوایە محتاجی حەراممان مەکە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوایە زەلیلی سەر جێگەمان مەکە، خوایە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە، یا ربی خوایە محتاجی دەستی نامەردمان مەکە، یا ربی خوایە ئەوەی قەرزارە قەری سەرشانی سووکە، یا ربی خوایە مسلمانانێکی زۆر لە بازاڕە کەوتون یا ئیلاهی لە کار و کەسابەتی و لە حەڵاڵە، یا ربی خوایە بۆیان پڕکەرەوە، یا ربی خوایە دەروەکانی خەیری خۆتیان بەسەرا بکەرەوە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دوعانەمان لێ قبوڵ کە یا رب العالمین. سڵاومان بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بە ئومەتی ئەو قبوڵمان کە لە بەهەشتا بە خزمەتی ئەومان بگەێنە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر هەژار، بەخوا پەروەردگارە ئەزانین نوێژەکانمان کرچ و کاڵن، ئەزانین تەراویحەکان و شەو نوێژەکانمان کرچ و کاڵن، ئەزانین خزمەتکردنمان بۆ کەلامی تۆ بۆ قورئانی تۆ کرچ و کاڵە، ئەزانین وتارەکانمان کرچ و کاڵن. یا ئیلاهی ذکر و ئەورادمان بە بێ ئاگایی ئەکەین، بەڵام پەروەردگارە بەخوا دڵمان پڕە لە مەحەبەتی تۆ، لەبەر خاتری مەحەبەتی دڵمان لێمان قبوڵ کە یا رب العالمین. خوایە لێمان قبوڵ کە یا ئەکرەمە الئەکرەمین، خوایە لێمان قبوڵ کە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من إشو إيوة جبوري وخواهي لمن قبولك.